ساڵی 2021 ساڵێکی پڕ لە وەبەرهێنان بووە لە کوردستاندا بە دووەم ساڵ دێ لە ڕووی قەباری پارەی وەبەرهێنراو لە هەرێمی کوردستان لە دوای ساڵی 2013 کە بە ئاماژەیەکی زۆر باش دادەنرێ سەرڕایەوە قەیرانانەی لە دنیادا هەبوون بە تایبەت بابەتی کۆرۆنا و ئەو قەیرانانەی کە پەیوەست بوون بە دۆخی سیاسی لەگەڵ عێراق و ئەو کێشانەی لەسەر بوودجە هەبووە. دەستەی وەبەرهێنان لە ساڵی 2021دا مۆڵەتی بە 68 پرۆژە بە گوژمەی زیاتر لە 8 ملیار و 500 ملیۆن دۆلار داوە. 902 پرۆژەش لە هەموو هەرێمی کوردستان بە گوژمەی زیاتر لە 20 ملیار دۆلار پەسەند کراون. بەڵام ئەوەی جێگەی سەرنجە تا چەندە لەم هەموو پرۆژانی وەبەرهێناندا کەسانی کەم دەرامەت و کرێچی بە تایبەتی ئەوانەی یەکەی نیشتەجێبوون بوون توانیویانە سوودمەند ببن. سڵاوتان لێ بێم کاتتان باش لە ئەڵقەی ئەم جاری بنکۆڵدا باز لە بابەتێکی گرنگ دەکەین. ئەویژەوەیە لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا نزیکەی 200,000 یەکەی نیشتەجێبوون دروستکراون، بەڵام لە بەرامبەردا زیاتر لە 200,000 کرێچیش هەرماون. هەر لەم بەرنامەیەدا باز لە جۆرێک لە مۆدێلی بازرگانی نوێ دەکەین لە نێوان هەندێک لە وەبەرهێنەرەکان لەگەڵ هەندێک لە خاوەنی نووسنگەی کڕین و فرۆشتن و بەکردانی خان و زەوی و شوقە کە دەوترێت ئێستا هاوڵاتی ناتوانێت ڕاستەوخۆ لە هەندێک شوێن و لە هەندێک شاردا بتوانێت لە وەبەرهێن شوقا یانەکەی نیشتەجێبوون بکڕێ، بەڵکو دەبێت بچێت لە نووسنگی عقاراتی بکرێتەوە. سوود و زیانەکانی ئەم جۆرە لە مامەڵەیەت چییە؟ بنکۆڵی دەکەین. هاتوومەتە کۆمەڵی داکۆشی لە مافی کرێنشینان. ئەوان فایلێکی زۆریان لای خۆیان پاراستووە کە هەمویان زانیاری کەسیە و هاوڵاتیانن کە کرێچین و ناویان تۆمارە بۆ ئەوەی ئەگەر ڕۆژێک پرۆژەیەک بۆ کەم دەرامەتان دروستکرا مافیان نەفەوتێ لە کرێچێتی دەربازیان بێ. کۆمەڵی داکۆکی لە مافی کرێنشینان لەگەڵ کۆمپانیایەک ڕێکوتنی هەیە ئەگەر لایەنی پەیوەندیدار لە حکوومەت هاوکاریان بێ با بڕی 25,000 دۆلار و بە قستی 100 دۆلاری مانگانە یەکەی نیشتەجێبوون بۆ کەم دەرامەتان دروست بکرێ، چونکە چیرۆکی بە ئازاری کرێچیەکان کەم نین و بەدەیان پرۆژێش کە بۆ کەسانی کەم دەرامەت دروستکراون لە ماوەی ڕابردوو هێشتا بەشدار بۆکانوانی ناویان تۆمار کردو نەچوونەتە ناوی، وەک نمونەی سیتەک و زرگوێس کە 1500 یەکەن و تا ئەم ساتەیش خزمەتگوزاریەکانیان تاو نەکراون و نەدراون بە هاوڵاتیان. لەم فایلانەدا ئاماری 34,000 کرێنشین دەبینین کە لە پارێزگای سلێمانیدا کرێنشینن. ئێستا بڕەوە بازارە پرسیار لاش کەسێکەی هەمووی ئەڵێ ئەم یەکانە بۆ فەقیرۆژانێ و فعلا بۆ فەقیرۆژانێ بۆیە بەداخەوە ئەم کۆمپانیا زەبەلاحانی کە لە هەرێمی کوردستانە هەن بە بێویژدانانە زۆربەی زۆریان زەوێکی زۆریان بە هەدەریاوە. ئەو فایلانە لە پشتی ئێمەوان لە پشتی جەنابتان هەمووی ئاماری کرێنشینن واتە زانیاری دەربارەوە ئەوانە هەمووی زانیاریە ئەمانەی سەمی لە خانووی کرێدان ئەمانە کرێچین تیاتی لەوانە پێشتر سوودمەند بوو بێت لە حکوومەت لە شتێک بەڵام دواتری سەر نەیماوە. بێگومان چیرۆکی زۆرە زۆری ژەبیستن چیرۆکی ناخەشێن نمونەیەکم پێ بڵێ لەو چیرۆکانی سەردانتانەکەن و کرێچین و کری پێ نادرێ. بەداخەوە چیرۆکمان زۆرە لە هەمووی کارەساتر ئەوەیە کە لای من زۆر ناخەژێنە ئافرەتمان لا هاتوۆتە لاتوێتی بەداخەوە ساحبخانە گوتوێت ئەگەر ناتوانین کرێبەی وەرە با پاچکردنە وەرە کاری خراپم لەگەڵاکە بێ من لەبری کرێخانەکە داعشکردن. ئەمانە بەداتا بە ئامار چیرۆکانەوەتانتەکەن ئەم چیرۆکانە هەمووی بە دوکۆمنت لامانە بە کەیس لامانە. ئەو پرۆژەنەی لە سیتەک و زرگوێس بەحساب قەرار بوو بدەی بە کەسانی کەم دەرامەت و کرێچی چی بەسەر هات ئەو چەندین ساڵ و چەندین وەرزەباسەکرێ و بەڵامارکی خەڵک نەچۆناوی. ئەو پرۆژانە هەر لە سلێمانی نییە لە هەولێر هەیە لە دووەگی لە هەموو کورسانە پێشتر ئاماژەم پێیان کە بەپی یاسای ژمارە 16 دروست دەکرێت بەڵامی کە لە سلێمانیە زەقی ماوەتەوە سیتە کوردگوێت 1500 یەکەیە لەگەڵ 1400 کەڵاوانان ئەمانە تەواو بوون لە 2009 پرۆژەکە تاو بووە وەکو بینا تاو بووە تەنها پێویستی بە خەدەماتی ناو پرۆژەکەیە بەداخۆ تا ئیستا ئێمە چەندین جار هەوڵمان ناوە چەندین جار حکومەت خۆی هاتۆتە پێشەوە کۆمەڵە خەڵکی دڵسۆز هەوڵیان ناوە یەک دوو جار تەمیلی پرۆژە کراوە پارەی بۆ درراوە بەڵام جێبەجێ نەکرا. بەداخۆ لە 2013 28,000 فۆرم لە سلێمانی دابەشکرا بۆ ئەم یەکانە هەرچەند ئێمە وەکو کرێنشینان لەگەڵ ئەو فۆرمان نەبووین لەبەری کەمەڵە خەڵک دای نابوو کە لە ئاستی ئەوە نەبوو لە بژێ ژیانتی خەڵک تێبگا بۆچی تەناعەتی ماقبە سەر منداڵ حتا نەختوەسێت تۆ چەند ساڵە کرێنشینی یاکو چەند ساڵە فەرمانبەری یان چەند ساڵە یان پێشمەرگەی یان خوێنی خۆ دەکەیتە کاسە لە پێناوی نیشتیمانە بەڵام نەهاتون ئەمانە حساب نەگرێت نابوون ئەگەر ئەوانی کەنەکەوە کەوەریان گرتووە هەمووی لە پێنج منداڵ کەمتر نییە زیاتر لە 2 ساڵە
وبەرهێنێکی باشمان هێناوەتە کوردستانەوە بەداخۆ منەمە وام لێ هاتووە شەرمەکەم بەڕاستی ئەوەندە باسم کردو لە کەناڵەکانە یعنی بێزارم لە خۆشمان ینی کۆمپانیاکەش بەڕاستی وا خەریکەمە ویسە بێ لێمان 2 ساڵە ئێمە پرۆژەیەکی باشمان تەقدیم کردووە لە ڕێی دەستی و بەرنانی سلێمانی بەرزکراوە چۆتە هەولێر من خۆم 2 جار چوومە دەلای دکتۆر محەممەد شکور و پێشترش دکتۆر نوری پێم وایە نوری لە کابینی پێشوو هەر چوومەتە لای پێماوتە کە ئەمە پرۆژەیەکی باشمان هەیە کە بۆ کەسانی کەم دەرامەتانە ئەمە قسەنی ئەمە نووسراوە بە نووسراو تەقدیممان کردووە ئەم کۆمپانیا ئامادەی تێدا شوقە دروست کات بە 2 دەفتەرونی بە زمانی کۆمەڵایەتی هەتا ئاچێتە کلیل مەبلێخێکی کەم کدای ناوە 20 بۆ 50 وەرەقە وەربگرێ دواتر مانگانەیە بە کلیلەکەی یایە مانی $100 دەڵێت بە چاودێری کۆمەڵەکەتانە بە چاودێری حکوومەت من ئەمێکانە دروستەکەم لەگەڵ یەکەکانیش هەموو خەدەماتەکان خۆم دروستەکەم. لە ئێستادا و لە بەشێکی زۆری پرۆژەکاندا لە پارێزگای هەولێر با پلەی یەکەم و لە پارێزگای دوهۆک بە پلەی 2 و بەرهێنەر و خاوەنی پرۆژەکانی بواری نیشتەجێبوون هەر لە سەرەتای دەستپێکی کاری دروستکردنی یەکەکان بانگهێشتی خاوەنی نووسنگە و کۆمپانیەکانی بواری ئەقارات و ئەوانەی کاری کڕین و فرۆش و بەکرێدانی یەکەی نیشتەجێبوون دەکەن بۆەوەی بینا و نهۆمەکانی شوقەکانیان پێ بفرۆشن دووبارە لە ڕێگەی ئێوانەوە بگاتەوە دەستی کڕیار ئەما ئەگەر لای زۆر کەس جێگەی سەرنج بێ بەڵام لای ئەم پیاوە کە 150 هاوبەش و کارمەند و 35 لقی عقاراتی هەیە ئەو کارە بە جۆرە لە کاراسانی بۆ کڕیاران لە قەڵم دەدا کەوا دیارە بەهۆیەوە و بازاڕی ئێستا لە هەولێردا بۆ خانوبەرە هەیە لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکەیشدا بوونی نییە ئەو بیرۆکەیە لە مێژ نییە براو بۆتەوە پێشتر هەموو زۆربەی زۆری ساحب خاوەن پرۆژەکان بە خۆیان فرۆشتنیان بەشی فرۆشتنیان دادەنا بەڵام لە هەولێر ئێستاکە ئەو بەشی فرۆشتن زۆر کەمتر دادەندرێت ئێستا بۆ نمونە ئەمن 100 بای عشاریم هەیە ئەو ئەوانە هەریەکی مەسەلەن $100,000 هەیە 200 هەیە 500 هەیە ملیۆنەکی هەیە کۆی دەکەینەوە دەچینەکن خاوەن پرۆژەکەی ئەو خاوەن پرۆژە دەرێن کاکە مەسەلەن ئەو بینایە بە چەندی هەر هەمووی بۆ ئەوانە بە چەندی دەیدی مەسەلەن ئەو بۆ نمونە بەس $800 دەیدا بەڵام کە بە کۆی گشتی هەمووی بفرۆشێ $100 کەمتر $100 کەمتر ئەمە لی دەکڕین ئەو $100 کە کەمتر دەیکڕین $10 $20 بۆ کابرای کەوا ئەوەی بای عشاریەکە دادەندرێ ئیتر سعرەکەی زۆر هەرزانتر لەسەر هاوڵاتیان ڕادەوەستیتن نەک گرانتر ڕادەوەستی لە بەرەوەی ئێمە هەرزانتر دەیکڕین و لە بازاری بە هەرزانتر دەفرۆشێت واتەم هاوڵاتیە ئەم کڕیارە گەربی بە تاک شۆقەیەک یان ڤێلایەک یان یەکەیەکی نیشتەجێبوون بەگشتی بکڕێ ئەبێ بە گرانتر بیکڕێ لەبەری بە تاک کڕیوە لەبەری بە تاک دەیکڕێ لە خاوەنی پرۆژەکەش دەیکڕێ بە گرانتر دەیکڕێتە ئەی بۆ هەندێک لێوێ واقساکەن کە هەندێک لە خاوەنی عقاراتوانە نرخەکەی گرانترەکەن ئەمەش نییە ئەوە جۆرە چوانە ئێستا تەماشای بکە ئێستا ئەمن هەر پرۆژەیەک هەرو تەماشای بکە کە بە تاک دەیفرۆشێ زۆر گرانتر دەیفرۆشێتن لەوەی کە خاوەن مەسەڵەن عقاراتەکان دەچن لە بۆ بای عشاریەکان دەیکردنەوە و بای عشاری دەیوێت زوو ڕزگار بێ ئێستا لێرە ئێمە چەند سوودێکی هەیە سوودێکیان ئەوەیە کەوا خاوەن پرۆژەکە ڕزگار دەبێت لە دەستی کە فرۆشتن ئەوە زوو لۆی دەفرۆشێ و خەریکی کاری خۆی دەبێت و دری تەمینە بێ و بازارێکی پەیدا دەبێت دووەم هەرزانتر ڕادەوەستیتن لە بۆ خاوەنی نایسی هاوڵاتیان لە بەرەوەی ئەو خاوەن پرۆژەکە احتیمالی هەیە زۆر گرانتر بفرۆشێتن $100 گرانتر فرۆشێت بەڵام بای عشاریەکە دەوێت زوو ڕزگار بێ بە $10 بە $20 ڕازیە سوودێککە هەیە بازارێک پەیدا بووە بازارێک پەیدا بووە لە ناو بەتایبەتی لە ناو شاری هەولێر کەوا خەڵکێک مەسەلەن ئەو کارەی دەکاتن خەڵکێکی گەلک زۆر ئەو کارەی دەکاتن بازارێکی زۆر گەرم و گوڕ پەیدا بووە ئەو بازارێک کە لە هەولێر هەیە دەتوانم برێم نە لە سلێمانی و نە لە دوهۆک و نە لە تورکیا و نە لە دوبەی و لە زۆربەی زۆری ئەو بازاڕە نییە باشە ئەو بازار وای کردووە ببوورە بەڵێ ئەو بازار وای کردووە کەوا جموجۆلێکی عقاری زۆر باش پەیدا بێ ئەنی بەدڵتانە زۆر جموجۆلێکی باش پەیدا بێ و هەموو لایەکی سوودمەند بێتن لەو بازارەیەوە لە هەولێر زۆربەی زۆری مەبیعاتەکان زۆربەی زۆری خاوەن پرۆژەکان بەڕاستی چەندین شەریکات گاز دەکەن وەرە بازارمان بۆ بکەوە ئەوە وای کردووە کەوا ئەمن چەندین بای عشاری خۆم هەیە چەندین مشتری خۆم هەیە دەیبەم لۆندی تەشجیعی دەکەم کەوا بکڕیتن یان بفرۆشیتن و
استغلالیشی تێدا نییە بەڕاستی لە سلێمانی استغلالێکی زۆری تێدایە خاوەن پرۆژەکان بەگشتیم بەگشتی زۆربەی زۆری ڕێژەی نییە یعنی بە نسبەتێکی زۆرەوە نسبەت من نارێم 100% چی خاوەن پرۆژەش هەیە و وەڕێگاش دەدا خەڵکی تر بچیتە ناوی ئیشی تێدا بکە شەریکاتی عقارەتی تێدا یان نووسینگەی عقاراتی تێدا بکە بەڵام زۆربەی زۆری نسبەتێکی گەلک زۆر خۆی بەخۆی هەم دروست دەکا هەم بەخۆشی دەکڕی و هەم بەخۆشی دەفرۆشتەوە واناکە کە ئەهلی کار لە بۆ کارەکەی خۆی ئیش بکاتن ئەتو ئیشی تو دروستکردنە ئیشی تو کڕین و فرۆشتن نییە ئەو جە لەبەرەوەش بازاریان بەڕاستی زۆر فەرقی هێن نییە. دەستەی وەبەرهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێنماییەکانیاندا چەندین مەرجیان بەسەر وەبەرهێنەران سەپاندووە بۆ زیادکردنی دەستیکاری نێوخۆیی لە هەرێمی کوردستان. یەکێک لە مەرجە سەرچیەکان بۆ مەڵەتی وەبەرهێنان ئەوەیە پێویستە لە خۆناغی یەکەم لە 175 دەستیکار لە دانیشتوانی هەرێمی کوردستان بن. لە پارێزگای سلێمانی هێشتا بە شێوازی پێشووتر مامەڵەکانی کڕین و فرۆشن دەکرێ وەبەرهێن لە ڕێگەی بەشی فرۆشتنی خۆیەوە یەکەکانی ساغ دەکاتەوە پێیان وایە بەو جۆرە لە توانای مادی کڕیارانیان تێدەگەن و خۆیانی لەگەڵ دەگونجێنن. ئێرە یەکێکە لەو پرۆژانی کە وەبەرهێن بەڵێنی داوە بە ماوەی ساڵێک کەمتر لە وادەی خۆی تەواوی بکات و ڕادستی بەشداربووەکانی بکات. لە سلێمانی تقریبان وەکو تا ئێستا ئەو هەماهەنگیە نییە لە بینی نووسنگەکان و لە بینی پرۆژێ وەبەرهێنانەکان زیاتر پرۆژێ وەبەرهێنانەکان خۆیان هەڵەستن بەو کاری فرۆشتنە تا ئێستێ ئەوە نەبوو بە دیاردە لێرە تقریبان بەو شێوەیە وەکو هەولێر ئیش ناکات لێرە چۆنە لێرە یعنی لێرە چۆن مامەڵا ئەکرێ لێرە وا مامەڵا ئەکرێ هەر ئەو بەرهێنە خۆی بەشێکی فرۆشتنەکاتەوە لەو بەشی فرۆشتنە بە پێی ئەو کەسانە کە سەردانیەکەن بۆ بچین توێژەکان خۆیە گونجێنێ و پێفرۆشن بە پێی یاساکانی بۆ بەرهێنان. باشە ئیجابیەت و سلبیەتی هەردوو لایەنەکە چۆنە؟ ئەوەی کە خۆتان ڕاستەخۆی فرۆشن لە بەشی فرۆشتنی جەنابتان یان ئەوەی کە بدرێت بە کۆمپانیان نووسنگەیەکی بواری فرۆشتن و کڕین و بەکرێدان. فەرقەکە چییە بە بڕۆی جەنابەت؟ لە هەردوو لاوە فەرق هەیە. لەلایەکیانەوە فەرقەکە ئەوەیە کە دەستی سێ هاتە ناوە لەوانەیە تۆزێک وەکو سیعر گرانتر بکەوێت لەلایەکی تریشەوە بۆ بەرهێنەر کە ئەو بۆی بفرۆشە تۆزە باری سوکتر ئەکا بۆ کارەکانی دەستی کراوەترەکە لە ئیشەکانیان. کاتەوە لەگەڵەوەنین ئەم مۆدلێژ لە سلێمانیا هەبێت؟ ئەو مۆدێلە ئەتا ئێستا دراسە نەکراوە لە سلێمانی جێبەجێش نەکراوە هەتا ئێستا ئەوەی کە ئێماگامان لێ هەم پرۆژەکان خۆیان هەڵەستن بەو کارە. زۆر باشەکە باسێکی پرۆژەکەی خۆتانم بۆ بکەی بە گشتی چەندێک دەستی کار لێرە کارەکەن چەندێکیان دەستی کاری ناوخۆی و خۆماڵین چەندێکیان بیانین؟ ئەم پرۆژەیە تقریبان زیاتر لە دەوری 550 بۆ 600 کەس کاری تیاکات دەستی کار تیای ئیشەکات هەتا ئێستێ ئەتوانم بڵێم لە سەتا تقریبان 40 بۆ 50 ناوخۆین ئەوکانی کە بیانین ڕێژەیە کەم نییە کە زیاتر ئەو کەسانەی کە لە ناوخۆ کارەکەن ئەو خیبرەیان جارێکە نەگەشتێتەوە ئاستەی کە ئەو ستافانەی کایکەن خەڵکی خۆشمان تۆزێک کەمتر دێدە بە دەنگمانەوە بۆ کارکردن وەکو داوای کارتان کردووە ئالانتان کردووە پێویستان بە کرێکار و کارمەندە نەهاتوون ئەو کارانە کە داوا ئەکرێکە بۆ کارەوە ئەوانە دێن بەس بە پێی پێویست فریای هەموو پرۆژەکان نیشناکەون. لە ئێستادا تەنانەت دوای لێ هاتووە لەلایەن بەشێک لە نووسنگە و کۆمپانیەکانی بواری عقارات بانگەشە و ڕێکلام دەکرێت بۆ فرۆشتنی یەکەکان پێشەوەی تەنانەت مۆڵەت و زەوی و مافی فرۆشتنیشی پێدرابێ. بەڕێوەبەتی گشتی وەبەرهێنانی هەولێر بەم نووسراوە کە ئاڕاستەی ژووری بازرگانی و پیشەسازی هەولێری کردووە داوای لێپرسینەوە لە یەکێک لە نووسنگەکانی بواری کڕین و فرۆش و بەکرێدانی یەکەی نیشتە جێبوون دەکا کە بە نایاسایی بانگەشەی کردووە و چەند نووسنگەیەکی دیکەش دراون بە دادگا. بە هیچ شێوەیەک پرۆژەکانی وەبەرهێنان ناکرێ لە سەرەتای ئەوەی کە دوای ئەوی مۆڵەت وەردەگرێت بێ ئەوی دروست کرابێت کڕین و فرۆشتنی پێ بکرێت بەپێی ئەو ڕێنمایانەی لە ئەنجومەنی باڵای وەبەرهێنانەوە دەرچووە پێویستە بە ڕێژەی سەتادا جێبەجێ بکرێت و ئەو پارەی کە
هاوڵاتی دەیدا پێویستە لە ژمارەیەکی بانکی باوەڕپێکراو بە سەرپەرشتی ئێمە و وەبەرهێنەر و ئەندازیاری سەرپەرشتیار ئەو پارەیە خەرز بکرێت چونکە نازاندرێت و بەشێک لەو پرۆژانە بەداخەوە لە سوۆسیال میدیا ئەیبینین کە مۆڵەتی وەبەرهێنانیە تاوەکو ئێستا زەویشیان بۆ تەرخان نەکراوە هاوڵاتیانیش لە ڕێگەی ئەو پەیجانەوە فریو دەدرێت بۆیە توێن چەند نمونەیەک بڵین بەڕاستی بووی خەڵکی ژۆشیار بێتەوە کۆمەڵێک پرۆژە هەن لە بواری نیشتەجێبوون لە پەیجەکانی نووسینەکانی خانوبەرە دروستکراون یاخود خۆشیان خەرخاوەنین لە زۆنی زێر دیعایی لە بۆ دەکرێت دوایەوەی کە هاوڵاتیان سەردانی ئێمە دەکەن دەردەکەوێت تاوکو ئێستا ڕزامەندی سەرەتایشی نیە بۆیە ئێمە بە هیچ شێوەیە بۆ ڕێگریش بووین و ئێمە ژووری بازرگانی و پیشەسازی هەرێمی کوردستان و لقی هەولێریشمان لێ ئاگادار کردوەوە چونکە ئەو مۆڵەتەی کە بەو نووسینگانە دەدرێت لەلایەن ئەوانەوە ڕێگە پێدانیان پێدراوە و هەر ئەوانیش بە پێی یاسا پێویستە ڕێکاری یاسایی پێویست بگرنە بەرەوە چەند نووسینگەیشمان بەڕاستی داوەتە دادگا لەسەر ئەم بابەتە و چەند بابەتێکی تر کەواتە نووسراتان کردووە و نووسینگەکانیش هەندێک کێناوانی کەسە پێچیان کرا درام بە دادگا بەڵێ بێگومان بە هەموو جۆرە دژن بەم کارە بێگومان چونکە تا ئێستاش بەردەوام خۆی بە پێی یاسا هەر کڕین و فرۆشتنیەکی یەکەی نیشتەجێبوون لە هەر شوێنێک و لە هەر لە سەرتاسەری عێراقیش دەتوانین بڵین بە پێی یاسای خانوبەرە پێویستە تۆمار بکرێت لە فەرمانکانی تۆمارکردنی خانوبەرە و ئەگەر تۆمار نەکرێت ئەوە بە باتڵ حیسابە و مەهامی ئەو نووسینگانەی خانوبەرە لێک نزیک بوونەوە یاخود ئەو تەنسیقەیە لە بینی کڕیار و فرۆشیار دروست دەکات نەوەک خۆی ببێتە خاوەنی پرۆژەی وەبەرهێنان یاخود ببیتە بەدیلی وەبەرهێنەر کە بە یاسا ڕێگری لێکراوە هەر حالەتێکی ژیان هەر هاوڵاتێکیش بەو شێوەیە مافی بخورێ ئەوە خۆی بەرپرسیار دەبێت چونکە دەبێت ئەو گرێبەستەیە کە لەگەڵ خودی وەبەرهێنەرەکە جێبەجێ ئەنجامی دەدات لە فەرمانکانی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان پەسەند بکرێت هاوڵاتیش چیتر مافی نەفەوتێ وەکو ئەو پرۆژانێک کە ئێستا وەبەرهێنەرەکانیان یان لە دادگاکان لە ژووری زیندانن یاخود هەڵاتون و هەرێمی کوردستانیان بەجێشت هەندێک لەو پرۆژانە کە کێشەیان تیا بۆ وەکو خۆی ماوەتەوە یا بەپێی ئەو بڕیارانی کە لە ئەنجومەنی باڵای وەبەرهێنان بۆ ئێمە هاتووە دوو پرۆژە لە شاری هەولێر چاوەڕێ هاتینی بڕیارین ئەوانی تر بەڵێ ئێستا لە کاتی ئێستادا کێشەکانیان چارەسەر بۆەوە لەو نزیکانە دەست بەکار دەبنەوە پرۆژێک کە چاوەڕانی بڕیارن دەشتی بەهشت و کانی ئەڵمانیا و لە شارۆچکەی کۆیستە ئومێد دەکەین ئەویش لە قۆناغی کۆتایبی و ئەوانش دەست پێ بکەنەوە بدرێ بەوە بەرهێنی دیکە بێگومان بڵێ فلۆریا کێشەی چارەسەر کرد بەڵێ بەپێی دوایین بڕیاری ئەنجومەنی باڵای وەبەرهێنان لە دوای سەری ساڵ دەتوانم بڵێم لە ماوەیەکی نزیک دەست بە کارەکانی دەکات تۆمەکو مژدەیەک بۆ بەشداربەکانی فلۆریا بەڵێ بێگومان هەندێکیان هەبوون قەرەبوویان وەرنەگرتە بوو ئەوانە بوون بەچی ئەوانش قەرەبووی خۆیان خانوێ 6 هاوڵاتین لە بڕیارەکە داهاتووە کە لەگەر دەست بەکاربوونەوەی وەبەرهێنەر لە پرۆژەکە قەرەبووی ئەو هاوڵاتیانش دەکرێتەوە بە شێوەی نەقدی. لە ساڵی 2021دا ڕێبەری وەبەرهێنان لە سەروی 1500 دەرفەتی وەبەرهێنانی تێدا خراوەتە ڕوو لەگەڵ یەکێک لەو وەبەرهێنەرانە گفتوگۆم دەبێ کە چەندین پرۆژەی یەکەی نیشتەجێبوونیان لە پارێزگای هەولێر و دووهۆک جێبەجێ کردووە و خۆیان دەڵێن بۆ هەموو ئاستەکان پرۆژە دروست کراوە و زۆر کرێکی توانیویانە یەکەیان لێ بکڕن. سپاس بۆ حکومەتە هەرێما کوردستانی بە جەنابێ ڕێسوزەڕای ئەمر پێدا بۆ گوتمە پێمان خۆشە مستەسمەرەکان داعمی ئیستیسماری بکرێ لە کابینەی دانوودا پشگیری بتەکردن لە مەسایلێت نیشتەجێبوونیەت پیشەسازی بیت سنای بیت ئەوانە هەمی پێک و خزمەت بکەین بۆ وڵاتی خۆمان ئێمە هەستین بە ئەرکی خۆمان زانی چەند پرۆژێکمان دەست پێکردێت نیشتەجێبوونیویەت پیشەسازیمە دەست بکردنوێت تەندروستی دەست بکردین ئێمە وای هەوها ئێمە دایمەن ئامادەنە لەگەڵ ئەو شتانەی بکەین ئێمە زۆر باشەکەواتە بە هەنگاوەکانی بە خەتوڵاتی ئەم کابینەیەوە دڵخۆشن هەستەکەن ئایندەی یەکەکانی نیشتەجێبوون بەرەو پێشتر دەڕوا یان بەرەو باشی ئەڕوا. بەڵێ ئێمە بە پشتیوانی ڕێیس حکومەتە هەرێمی و لەگەڵ دەستە و بەرهێنانی زۆر هاوکاری مستەسمەر دەکەن ئێستا زۆر تەتەوڕات هەیە لەسەر نیشتەجێبوونی لە پێک ئادنەکانی نیشتەجیبوون ئەزمەکی ئێستا بەرەکسستی کردێ لە ناو باژار خەڵکێک زۆر مستەفید بووە
ئێستا پێش ئێستا خەڵکێک 25 ساڵ پێش ئێستا کەس نەدەچوو لە ناو شقە ئێمە ئەومان کردی خەڵک زۆر هێستا ڕووی دەدەنە شقەی شک و ئێمە بە سیستەمێکی ڕێکوپێک دروست دەکەین بە سیستەمێکی ئەمانەت دروست دەکەین بە سیستەمێکی ساردوگەرمی چا دەکەین وامان کردی خەڵک لە ماڵی خۆ لە خانوو دەرکەون بێنە لە ناو شقەیدا هەروەها تێبینی وەک بۆ حکومەت زۆر پەیوەندی باشە لە مەسایلی شقەکان خەڵک بۆ ئابۆری وەکی مەساحەتی عەرزی ناگیرکردی مەساحەتی میکانیکە کارەبایەتە مەجاریە جادەیە ئەوتوبان هەمی کەمتر دەچیتر نەکرد مەسایلی شقای دامی شقە بکرێ زیاتر خەڵک حکومەت مستەفیدتر دەبێت. لە مانگی 11 ساڵی ڕابردووە دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستان هەوڵیان داوە بۆەوەی لە سەرەتای ساڵی 2022 نەخشەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان دروست بکرێ لە خۆناغی یەکەم 50 پرۆژە لە هەموو هەرێمی کوردستان لە هەموو سێکتەرەکان دەستنیشان کراوە بە تایبەت لە کشتتوکاڵ پیشەسازی و گەشت و گوزار هەروەک لەم بەرنامەی بنکۆڵدا ئەوە ئاشکرا دەبێت کەەوە هەندێک لە وەبەرهێنەرەکان هەڵدەستن با دروستکردنی کۆمپانیای کەرتی خانوبەرە و عقارات بەڵام بەناوی وەهمی و کەسانی دیکەوە دەکرێت بەو هۆیەوە عقاراتە بچووکەکان زیانی زۆریان بەردەکەوێت واقعێک دروست بووە لە ڕاستیە جوڵەیەکی گەورەیە لە بازارەکەەوە کرێ بڵێن ئێسا و قۆناغەیەکە بۆرسی خانوبەرە لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە ئاستی عراقیشە لە هەولێرە ئەمە خاڵێکی جابی و خاڵێکی باشە کە حرەکەیەکی گەورە هەیە هاوڵاتیانی عراق هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان پێویست نەکە پارەی خۆی باتە تورکیا بیباتە دوبەی بیباتە ئوردن ئەو وڵاتانی کە زێرترین وەبەرهێنان لە کەرتی خانوبەرەکرێت بەڵام ئەوەی کە نائاساییە ئەوەی کە هەڵەیە ڕووەدا لە نێو بازاڕی خانوبەرە ئەوەیە کە وەبەرهێنەر بۆ خۆی لە ئێستادا لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە هەولێرە دەستێوەردانێکی زۆرتریە تەحکومکردنێکی بە ئامادەیی و بە هەماهەنگی و بە هاوکاری کۆمپانیەکانی کەرتی خانوبەر ئەو شەوەتانێ وەبەرهێنەرێک لە هەرێمی کوردستانە کە بوونی هەیە دێت لە پرۆژەیە کە ڕاگەێنێت چەند تاوەریەکە دی ئەم تاوەرانە دابەشەکە بەسەر چەند کۆمپانیایەکی دیاریکراو کە خۆی مەبەستێتی جا ئەو کۆمپانیانە هەندێکی لە ئێستادا کار لەسەرەوەکەن کە کۆمپانیان دروست کردووە کۆمپانیەکە هی خودی خۆیەتی بەڵام بە ناوێکی تر بە شقڵێکی تر لەلایەن کەسایەتێکی دیکەی کەرتی خانوبەرە داخلی چەند دۆزیوەتەوە بڵێ ئەمە احتیکارێک دروستەکە لە بازارە ئەمە کۆنتترۆلێکەکە تەنانەت مەترسیە لەسەر خودی عقاراتە بچووکان لە ناو بازاری خانوبەرە ئەگەر لەم خۆناغا نەیەوێ عقاراتە گەورەکانیش بتاوێنێتەوە بەم ستایلە هەوڵی شاردنەوە هەوڵی کپکردنی عقاراتە بچووکەکانە درێ لە بازارەمە خاڵیت خاڵی دووەم بەشێک لە کۆمپانیا گەورەکانی کەرتی خانوبەرە بەزانین و بە نازانین کەوتونەتە نێو پلانێکی گەورەی مستەسمر و بەرهێنەر لە هەرێمی کوردستانە ئەو شەوەتانێ دێن بەشێک لە پرۆژەکە بەناوی بایعشاریەکانی خۆیانەوە ئەکڕنەوە جا ئەو پارە هی پارەی بایعشاریەکانی هێناوێتی ئەیکڕێتەوە یان پارەی خودی خۆیەت و بەناوێکی دیکە داخلی بازاڕە بێت چونکە لە قانونی دەلالەی عێراقیە ئاماژە بەوە کراوە کە عقارات بۆی نییە کڕین و فرۆشتن بکات عقارات بۆی هەیە وەساتە بکات لە نێوان کڕیار و فرۆشیارە بۆی ئەمان هاتوون ئەڵێن ئەمە پارەی بایعشاریە کە ئێمە ئەم تاوەرە ئەکڕینەوە تاک بە تاک ئەیفرۆشینەوە لەم کاتە هەم لە بایعشاریەکە قازانجێک وەرەگرم هەم لە هاوڵاتیەکیش تاوەکو ئێستا کۆمپانیەکانی خانوبەرە ئامادەنین خۆیان بۆ خۆیان لەنێو خۆیانە ڕێک بکەون بۆی کە ڕێکخراوێکیان هەبێ کۆمەڵەیەکیان هەبێ سندیکایەکیان هەبێ بۆیە کاتێک ئەمانە خۆیان یەکگرتو نابن خۆیان ڕێک ناخەنەوە دیارە حکوومەتیش کۆمەڵێک ڕێکار و ئیجراتی دیکە گرێتە بەر لەلایەکی دیکەوە من نایەم بڵێم ئەمەی کە کۆمپانیەکانی کەرتی خانوبەرە ئەکەن کۆی گشتی خراپە من ئەڵێم بەم میکانزمە ئەگەر بڕۆین کۆمەڵێک هاوڵاتی خۆڵەکرێ بە چاویە لە ئەنجامی نەزانین بۆ چونکە هەموو لە ئێستادا هەموو کۆمپانیەکانی عقارات بوونەتە بەشێک لە پرۆسەی مارکێتینگ و بە بازارکردنی کۆمپانیەکانی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان واتە من بەڵێ هەڵەیە من وەکو وەبەرهێنەرێک پرۆژەیەک کە دێنمە بازار تەنها دیزاینێکی پرۆژەکە ئەدەمە کۆمپانیەکانی عقارات پێکەوە هەمویان بەبێ گەڕانەوە بۆ ئەستیسمار کە یەکێک لە خاڵەکانی ئەڵێ بێ 10% پرۆژەکە تەواو بێ ئەسڵەن پرۆژە فرۆشراوە نازانی وەبەرهێنەرەکەی کێیە نازانی ئەو ڕووبەری کە بڵاو کرایەوە تەواو وەکو خۆیەتی وەکو خۆی نییە و دوجارش کە کێشەیەک دروست بێ ئەڵێ وەبەرهێنەرەکە لە کاتێکە ئەبێ کۆمپانیەکانی کەرتی خانوبەر ئەگەر ئەیانوێ ئەم بزنسە بە پاکی و بە باشی بمێنێتەوە ئەبێ شەفاف بن لەگەڵ هاوڵاتیانی خۆیانە. دەرەنجامی بەرنامەی ئەم جارەی بنکۆڵ یەک پێویستە دەستی وەبەرهێنان و بەڕێوەبەرەتی گشتیەکان کە مۆڵەتەکان دەدەن بە پرۆژەکان لە ڕێگەی هۆیەکانی ڕاگەیاندن بڵاوی بکەنەوە تا هاوڵاتیان زانیاریان لەسەری هەبێ. دوو وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار زانیاری لەسەر مۆڵەتی زەوی بڵاو بکاتەوە هەموو لایەنە پەیوەندیدارەکان و هاوڵاتیانیش بیزانن. سێ پێویستە هاوڵاتی لە کاتی کڕینی یەکەیەکی نیشتە جێبووندا داوای مۆڵەتی فەرمی بکات کە ئایا هەیەتی یان نا. چوار پێویستە کڕیار و بەشدار بوو پارە بە کاش نەدات بە کۆمپانیای وەبەرهێن لە بانک بە چاودێری وەبەرهێنانی شارەکان دایبنێت. 5 پێویستە وەبەرهێنان و شارەوانی کاراسانی بۆ ئەو وەبەرهێنەرانە بکەن کە دەیانەوێت بە هەرزانترین نرخ
یەکەی نیشتە جێبوون بۆ کەم دەرامەتان و کرێچیەکان دروست بکەن.